400-500 بۆ هاتوچۆیان دابێت. دوایی 56 ساڵ ژیان وەک ژنێک دوجار پورە حەنا ڕەگەزی خۆی گۆڕی. شەهرە ساڵح لۆڕستانی کە بە پورە حەنا ناسراوە دوایی 56 ساڵ ژیان وەک ژنێک ڕەگەزی خۆی گۆڕی و پەیامێکی دەنگی بۆ هەوادارانی نرد. در دانستن بسیار رنج بسیار است و آنکه دانشش بیشتر رنجش افزون‌تر. پورە حەنا لە پەیامەکەیدا دەڵێت من 56 ساڵ وەک ژن ژیام، بەڵام ئیتر هەم لە ڕووی شەرعەوە هەم لە ڕووی عورف و یاسایشەوە من ژن نیم و ناوم مازیار لۆڕستانیە. مازیار دەڵێت بەهۆی دەردەکەمەوە کە تا ئێستا زەواجم نەکردووە و بەردەوام دەبم لە سینەما وەک پیاوێک و ئەم دەردەی لە منداڵیەوە هەم بووە ئێستا دەرمانم کرد. تویی که مخاطبین من هستیم. قبل از هر چیز تشکر میکنم که اینقدر مهربانانه من حمایت میکنم. میخواستم یه خواهشی بکنم. مازیار کە بە پورە حەنا ناسراوە بەشداری چەندین کاری فیلم و دراما و نووسینی فیلمی کردووە. مازیار لۆڕستانی لە ساڵی 1966 لە تارانی پایتەختی ئێران لەدایک بووە. لە ساڵی 1990 لە بواری دەرێنانی شانۆدا لە بەشی هونەرە جوانەکانی زانکۆی تاران بڕوانامەی بەدەستێناوە. لە ساڵی 1994 لە بواری سیناریۆ نووسیندا لە بەشی ئیسلامی دەرچووە و لە سەنتەری پەروەردەی فیلمسازی و بڕوانامەی ماستەری بەدەستهێناوە.